ئەمانە نەوەی پیرەباون و دانیشتوانی گوندی گرتشی ناوچەی باڵەکایەتین. 39 ساڵ لەمەوبەر ڕژەمی بە عەسرای گواستن بۆ ناوچە جیاجیەکانی کوردستان. گوندەکەیان تەخت کرا و لە ئێستاش داوا دەکەن حکوومەتی هەرێم ئاوڕیان لێ بداتەوە. دیارە لە 22 هەفتی 1970 ئەم گوندەکە گوندی گرتەکە لەلایەن ڕژێمی دیکتاتۆری عێراق کاتی خۆی لەم ڕۆژەدا ڕاگواسراوەتەوە بە زۆرە ملێ و دیارە زوڵم و ستەم ئەگەر بێت و فترەیەکیش بڕوا و زەمەنێکی بەسەردا پێپەڕێ، بەڵام کاتێک کە واستور ئەبێ بێگومان ناتوانرێ بەڵکو هەموو شتێک لە زراوی ئەپسێ، بەڵام زوڵم و ستەم لە گەورەی لە زۆری ئەپسێت و کۆتایی دێ و بە هیوای ئەوەین کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش ئێستا کە دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان بەدەستە بیر لە ڕابردووی دەسەڵاتدارانی پێشخۆیان بکەنەوە و هەوڵی چاکسازی هەوڵی ئەوە بدەنکەوە بە یەک چاو تەماشای خەڵکی هەژاری کوردستان بکەن. شێوەیەکی گشتیش ناوچەکە بەڕاستی لە زۆر سەردەمدا لە هەرێمی کوردستان لانکەی شۆڕش بووە بۆتە قۆچ قوربانی پێنا و ڕژێمە فاشیەکانی بەغدا. ئەم مەراسیمەمان لێرە ئەنجامدا بۆیە داواکارین کە بەڕاستی ئەم ڕۆژەکە خاوەن حکوومەتی کۆماڵین حکوومەتی هەرێمی کوردستانین زۆر بەجددی ئاور لە هەموو ناوچە منکوب و وێرانەکانی هەرێمی کوردستان بداتەوە بە تایبەتیش لە مەنتیقەی باڵەکایەتی. دەساڵی هەفتاوهەشت بەجێی میستەردام گوندی گرتی هەرگرت شێژورەی تێنەهێت خامی هەموو شۆتاندن، خامی هەموو ئەنفارکردن. نەوەکانی پیرەباو کەوا زۆربیان لە شارەکانی تری کوردستان دەژین، دوای ڕاگواستنیان لە گوندی گرتک نەگەڕاونەتەوە زێدی خۆیان. ئەمڕۆ بە مەبەستی یادکردنەوەی ئەو ڕۆژە و دووبارە پتەوکردنەوەی پەیوەندیە خزمایەتیەکان و بە یەکگەیشتنەوەیان هەمویان لە گوندی گرتک کۆبوونەوە بۆ ئەم مەبەستە چەندین وتار و هۆنراوە پێشکەشکران. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ وەیەتەساءەلوونە بیه والئەرحام، یعنی خوای پەروەردیگار ڕۆژی قیامەت پرسیار لەو کەسانە دەکا کە سیلەی ڕحم کە سیلەی خزمایەتی دەپچڕێنن. سیلەی خزمایەتی هاتوچۆکردنی خزمایەتی لە ئیسلاما گرنگجێکی زۆری پێدراوە. کۆبوونەوانە خۆشەویستی و برایەتی و خزمایەتیمان زیاتر لە ناو پەیدا ببیتن کەوا بەڕاستی ئەوڕۆ خەڵک زۆر لە یەکتری دەتوانن بڵێن لێک بە دوور کەوتیتەوە ڕوحی بەسەی کەم بووە. پتەوبوونی کایە کۆمەڵایەتیەکان لەم کاتەدا ئەوڕاستیە دووپات دەکاتەوە کە هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام تاوەکو ئێستاش لە ناو کۆمەڵگای کوردەواریدا ڕۆڵ و کاریگەری خۆی ماوە و بۆ کۆمەڵگەیەکی تەندروست و تەباهانمان دەدات هەمیشە برا و پێکەوە تەبابین. گوندی گرتک سەر بە ناحیەی سمیلان و قەزای چۆمانە لە پارێزگای هەولێر 136 کیلۆمەتر لە شاری هەولێر دوورە و دەکەوێتە بەشی ڕۆژئاوای لووتکە چیای هەڵگۆر کە بەرزترین چیای عێراق و هەرێمی کوردستانە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گرتک لە دەڤەری باڵەکایەتی.